محەممەد خۆشەویستم تاجی سرم بەڵێ نەدەم هەتا دەمرم تۆ بکەمە مامۆستا و ڕابەرم لە هەر جگایەکەم ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پامێکە و کەناڵی ئاسمانی پێم لەگەڵ کامێرەمانی هاوکارم هەرێم محەممەد پامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پامیەم جارشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ بازلۆ دەکەین چۆن بتوانین ڕەوشتەکانی محەممەد پێغەمبەر دووردی خوای لەبێت لە خۆماندا جێبەجێکەین چۆن بتوانین شوێنکەوتوی ڕێبازە جوانەکەی ئەو بین چۆن بتوانین لە مانگی لەدایکبوونی پێغەمبەردا دووردی خوای لەبێت بەڵێن دووپات بکەینەوە کە لەسەر سونەت و لەسەر ڕەفتارەکانی ئەو ژیانمان بەڕێ بکەین چۆن بتوانین وا بکەین هەمیشە محەممەد لە ڕەفتارەکانماندا لە ژیانماندا لە هەڵسوکۆتماندا ڕنگدانەوەی هەبێت لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاودێ دەکەین بابزانین چیمان پێ دەڵێن با پێکەوە گوێ بیست وەڵامەکان بین فەرموون يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك ئەی محەممەد خۆشەویستم تاجی سرم بەڵێ نەدەم هەتا دەمرم تۆ بکەمە مامۆستا و ڕابەرم ئەو بۆیە لەو دنیا هەر هاوارە کاڵێ ئومەتی ئومەتی ئەو بۆ فریایمەکەین بۆیمە دوای سونەتەکانی دەکەین هەزارەها پرۆفیسۆر هەزارەها خوێنەواری عالەمی کە ئەسڵ هەر باوەڕشی بەخوا نەبووە بێسە بڕۆسە ئەو ڕێبازە کارە پێغەمبەر ئەوەندە خۆشەویستی خوای ئەوەندە گەورەیە گەیمە ڕێبازەکەی ئەو بەر نەدەین بەخوا تووشی هیچ شتێک نابین بۆچی لە سەری ساڵە سلێمانی ڕووناکە بێ ئەی بۆچی لەم شەوە ڕووناک نابێ بۆچی لەم شەوە مزگەوت ناکرێتەوە هەتا بەیانی الحب حنينه جئتنا بالخير دينا يا ختام المرسلين يا حبيبي يا محمد ئێمە وەک ئیسلام ئەگەر خوای تەبارەک و تەعالە مام خۆش بێ پێغەمبەری صلی الله علیه و سلم مام خۆش بێت ئەبێ دواکەوتوی قورئان بین سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بین پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کەسەیە کە خوای تەبارەک و تەعالە مەگەرێسە چەندێ باسکێ ناتوانین فرایکە خوای تەبارەک و تەعالە لە قورئانەوە سپی کردووە بەس ئەتوانین ئێمە لە ئیمڕۆ وایسم خۆم بە تەمام ڕۆن شیرینی بکڕین بۆ ماڵ و مناڵەکەم کە ماڵ و مناڵەکەش بزانین ئیمڕۆ ڕۆژێکی پیرۆزە ڕۆژی لەدایکبوون پێغەمبەر صلی الله علیه و سلم و بتوانین دوای سونەتەکانی بکەین بتوانین دوای کردەوە باشەکانی بکەین ئەو بۆیە لەو دنیا هەر هاوارە کاڵێ ئومەتی ئومەتی ئەو بۆ فریایمەکەین بۆیمە دوای سونەتەکانی دەکەین ئەگەر شوێن ڕەفتارەکانی ئەو بکەوین شوێن سونەتەکانی ئەو بکەوین پێ دوای ئەمە زەرەر بکەین پێ دوای ئەمە تووشی کێشە و گرفت بین نەخێر لە هیچ کاتێکا زەرر ناکەین ئێمە دوستورێکمانەیە دووسەر ئاینی ئیسلامە ئاینی ئیسلام و سونەتەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بکەینە دوای ئەو دووسرە لە حیاتی خەسار ناکەین وڵا بەوەی کە ئیتاعەتەکانی خوای گەورە بەجێبێنی و نوێژ و ئیتاعەتی ڕێک و پێک بکەی و سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەجێبێنی حەزکەی دراوسێکە لە خۆ باشتر بێ وەکو خۆت بێ و غەدر لێ یەک نەکەی و حرام نەخۆی و ئەم شتە جوانانە یەکە بۆ ڕۆژی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر شوێن ڕەوشتەکانی محەممەد کەوین دووردی خوای لەبێت پێ دوایە تووشی زەرەر ببین پێ دوایە هەڵەیەکمان توش بێ ئەگەر تووشی ئەو ڕێگەی پێغەمبەری خوای گەورە خۆشەویست صلی الله علیه و سلم ئیش بکەین دوکانەکانیشمان داناخین یعنی دوکانیش ئاڵتووکی دوکانەکەی داناخە لەبەرەوەی کەس غەدر ناکە کەس زی ناکە کەس حرام ناخوا خۆڕەوشی جوانە بێ بەزەیمان بێکوێتەوە خوای گەورە ڕەحم بە هەمومانەکە غەدر لێک ناکەین ئەمە حەقێکی ڕوونە دیارە قوربان محەممەد لای تۆ چی ئەگەیەنێت گەورەترین شتە سەروەرترین شتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای خوای گەورەترین شتەی کرد چۆن بتوانین ڕەوشتەکانی پێغەمبەر دووردی خوای لە خۆمانە جێبەجێ بکەین پێشەژی بە خێراتدا لەگەم ڕۆژێکی زۆر پیرۆزە لە مێژووی ئیسلامە کە یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمومان بە پێشوازێکی گەرمەوە پێشوازێکی زۆر گەرمی لێ یەکەین اینجاوەکو ترەمە یادێکی پیرۆزە هیچ پێویست ناکات تەهینیکەین شتێکی ڕەمزی یعنی چاکە ئێمە ئەگەر شوێن ڕەوشتەکانی محەممەد کەوین زەرەرەکەین نەوەڵڵا ئەوەی شوێن ڕەوشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەکەوێ ئەو پەڕی زەرەرەکە کە لە دوا کەوتووە
چۆن بتوانین ڕەوشتەکانی ئەو ڕنگدانەوە هەبێ لە ژیانماندا وەڵی تر ئەو ڕەوشتانەی کە ئەو پێڕەوی کردو ئەبێ ئێمەش پێڕەویکەین لەبەرەوەی ڕەوشتێکە ینی نەبراوەیە لە هەموو ئیسلامە محەممەد لای تۆ چیە گەێنێ وەڵا محەممەد لای من پیرۆستترین شتەگەێنە لای من پیرۆستترین پێشەوە ئیسلام بەلایم بەڕێزترین ئینسان لەسەر عەرزی خوای گەورەیە خۆی ئیسلامەتی لای من یەکەم میژدانە ڕاستگۆییە ئینجاکە بتوانیت نوێشەکان لە کاتی خۆیان بکەیت ژان و سەمیری هەبێت ئەوە هەموو ئیسلامەتێکە لای من عنی بەڕاستی چۆن شوێنکەوتوی ڕەوشتەکانی محەممەد بین وەڵی شوێنکەوتەکانی ئەوەیە جومعەکان گەستەر بکەیتەوە ئێستا تۆ سێلەکەی ئەشتە هەر مزگەوتێک ماشەڵا لە گەنج لە پیر شوێنی ئەوە نییە کە نوێشکەیت کەیتە بازاڕیشەوە لە مەعامەلەیەکە کەیت سەیەکەی من ئیمڕۆ پێم وایە شت لە بازارە گرانە بێ یعنی ئەمە یعنی نازان بۆ هەموو خلیجی عەرەبە یا بەس بۆ کووردە لە وڵاتە ئەوروپیەکان کە لێوێ بە دینی خۆیان حکومەکەن یا دەوەرێکە بێتەوە شتێکە بێتەوە لە بازارە شەرزانەکەن ئەما لێرە بەعکسەوە شت گرانەکەن بەڕاستی ئەمە پێویستە مەلاکان زیاتر ڕوونکردنەوە بە میلەتەکە و شار کاتەوە وەڵی محەممەد یعنی تاکە شخصێک بۆ خوای پەروەردگار کە ناردی خوارەوە بووە هەموو ئومەتی هەموو دنیا ینی بەڕاستی ینی مەگە نازانام ینی هەتا شتێکی وانەگێتەوە کەسێکی زۆر پیرۆز زۆر ڕازگۆ زۆر دڵسۆزی هەموو نەتەوەتەکان نەک بڵێن یا عەرەب یا کورد یا ئینگلیز یا شتێک بەعام بە یەک چاو حکمیە کرد خوای گەورە سەری خست واللهی هەر کەسێک لە خۆیەوە لە ماڵی خۆیەوە ئەتوانێت هەوڵ بە مناڵەکانی لە پەروەردە لەسەر ئەو ڕێبازە بکە وئیلا سەرکەوتو نابێت لە ژیانە چونکە ڕێبازی محەممەد ڕێبازەکە غەڵەتی تیانە بەڕاستی مشکلەی تیانە بەڕاستی بۆ خۆشمانی تر کە هێنامانە لە باو با پیرمانەوە هەرێکی بۆ خۆمان پەروەردەیەک ماوەرگر تۆش کرد بۆ خۆ ئەگەر شوێن ڕەوشتەکانی محەممەد کەوێن پێ دوایە سەرفراز بین ئیشەڵڵا سەید ساڵ خەل و خەشی تیانە جایتە دوشمنانی دین بە هەر شێوەیەک تەعبیرەکەن چ دێننەوە ئەوە یێننەوە ئەوە یێننەوە ئەوە مستەحیلاتە شتیوە هیچ کەسە تەجروبەی عالەمە تەجروبەی دنیاە سەزارەها پرۆفیسۆر هەزارەها خوێنەواری عالەمی کە ئەسڵ هەر باڕشی بەخوا نەبووە بەسەر لەسەر ئەو ڕێبازە کارەکە ئەوە شکیتیانە محەممەد لای تۆ چیە گەێنێ وەڵام محەممەد لای من پیرۆزترین و مەزنترین کەسە لە دنیا و لە قیامەتە چۆن ڕەوشتەکانی پێغەمبەر درودی خوای لەبێ لە خۆمان جێبەجێ بکەین وەڵی ئەبێ هەوڵ بین ڕەوشتەکانی پێغەمبەر چی کردو چی فەرمووە ئەوە لە خۆمانە جێبەجێ بکەین بە تایبەتی ڕۆژی مەولوو ئێمە نابێ هیچ بە هیچ شێوە ڕۆژی مەولوو لە یاد بکەین بە جوانترین شێوە ڕۆژی مەولوو جێبەجێ بکەین وەکو دەبینیم خەڵکە بە پێخۆشحاڵی خۆی دەرەبڕێ بۆم ڕۆژی مەولووە من خۆشحاڵی خۆم دەرەبڕم بە شیرینی بەخشنەوە بەسەر خەڵکیدا زۆر ئەگەر شوێن ڕەوشتەکانی محەممەد کەوین ژیانمان چی لێ دێ بێگومان ژانمان زۆر خۆشە بێ لە ئێستا خۆشترە بێ سەرکەوتو ژەبین لە هەموو کارەکانمانە تۆکو گەنجە محەممەد لای تۆ چیە گەێنێ من پێغەمبەر بە پێشەوای خۆمەزانم پێشەوای سەرەکیم هەموو ڕۆحی هەناومانە پێغەمبەری خوا چۆن بتوانین ڕەوشتەکانی پێغەمبەر درودی خوای لەبێ لە خۆمان جێبەجێ بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم زاتێکی مقدس بووە لەبەرەوە ئەندە خۆشەویستی خوا بووە کە خوا لە لاپەڕەی 548 ئەو قورئانەی بۆ نادووە کە فەرمێ ئینا ئەنزەلنا قورئانا العەرەبیە لەعەلەکم تەعقیلون خوا قورئانی بۆیەوە نادووە پێغەمبەر ئینا ئەنزەلنا قورئانا العەرەبیە پێغەمبەرێک خوای ئێمە بۆ ئێمەی ناردووە کە ئێمە پەیڕەوی ئەو بکەین ئێمە ڕەوشتەکانی ئەو بکەین دینی ئیسلام بەرپاکەین دەستکەینە ملی یەک ئەوەی کە ئیسلامە و کە شادەیە نێڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ئێمە ئەو کەسانە هەموو بە برای خۆمان بزانین ڕجاکەم فەرق و فەرقی مەکەن ئێمە هەموو کەسی یەکین ئێمە هەموو برای یەکین ئێمە دەستکە نیشانی یەک دەستکەینە ملی یەک لەسەر مناڵێکی کورد خۆمان بەکوش بین لەسەر دینی ئیسلام خۆمان بەکوش مێساکەمە باشە کاک حاجی ئەگەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لەسەر بەرنامەی محەممەدا بمەزرێت پێ دوایە زوڵم و ستەممێنێ پێ دوایە خەڵک ژیانی لە ناڕەحەتی هەروە بێت نەخێ قوربان ئەگەر هەر کەسێ بچێتە سەر ڕێبازی قورئان و دین چونکە قورئان بەرنامەیەمە قورئان دینیەمە قورئان ڕابەریەمە قورئان ئێمە ئەگەر پەیڕەوی قورئان و دینی پێغەمبەر بکەین هیچ غەدر و غدورێک کەس نایکا و هیچ زوڵمێک کەس نایکا
و هیچ کەسی دەست ناباتەوە بڵێ وەڵام منەوە کوشم چونکە کوشتن حەڵاڵ نییە لە ناو دینی ئیسلامە دروست نییە. بە قوربانی ڕەوشتەکانی بم بە هەموو شێوەیە بێ ڕەوشتەکانی لە خۆمانە جێبەجێ بکەیت. ئەی چۆنە ئێمە بە فەرمانی ئەو ئیسلامی ئەی چۆن ئەمە لای تۆ چییە گەێنێ؟ هەموو شتێک خۆش دەوێ؟ ئەی چۆن ئارە وەڵا لە چاومم خۆشترێ لە هەموو شتێکم خۆشترێ بە قوربانی ناوەکانی شوێن ڕێبازەکەی ئەو بکەوین ئێمە زەرەکەین؟ قەت زەرەر ناکەین قەت زەرەر ناکەین نە ئیشەڵا هەردوای ئەویشەکەوی ئیشەڵا ئەوەی لەسەر خەیاڵی خراپیشە بێتە سەر خەیاڵ و کردەوەکانی ئەو خوایە بە قوربانی ناوی لە شەو ڕۆژی دووشەممە محەممەد المستەفا لەدایک بووە لە شەو ڕۆژی دووشەممە لە 3 ساڵی بۆ پێغەمبەر لە 6 ساڵی کۆچی دوایی کردووە پێغەمبەری ئەوەل و ئاخر پێغەمبەری خۆمان لەسەر چاوم لەسەر سەرم وەڵا بەبوونی یادی دایکبوون پێغەمبەرەوە هاتمە مزگەوت گەورە بەشداریکردن بۆ نەخۆشە. چۆن ڕەوشتەکانی محەممەد درودی خوای لەبێ لە خۆمان جێبەجێ بکەین؟ ڕەوشتەکان پێغەمبەری خوا شتێکی تایبەتمەند هەچ کەسێک تێبەجێ کات لە ژیانیا سەرفەراز دەبێ ئەویش بە ڕازگۆیەکان ڕازگۆ قسە بکەیت لە کار و شەکان تا چاو لەو بکەیت بەڕاستی ئەگەر کەسی چاو لەو بکات لە هیچ خوای گەورەی یارمەتیەدات و لە هیچ شتێکیشی نابێت. ئەگەر ڕەوشتەکانی ئەو جێبەجێکەین ژیانمان چۆن بەڕێەچێت چۆن بەڕێەکەوێ؟ ژیان ئەگەر لە ڕێ ئەو بەڕێمەکەدایە سەوکن کاتی ئێستا ناگەیشتێن ئەگەر بەهی ئەو بەڕێ بکەین بەڕاستی ژیانێکە بێکە نمونەی نابێت لە هیچ کاتێکە باوەڕش ناکەم ڕەوشتێ هەبوو بێ لە دنیاە غەڵەت بوو بێکە لاین ئەوە دەرکەوت بێ ئەگەر ئێمە جێبەجێ نەکەی ئەو جێبەجێکەین بەڕاستی سەرفەرازیە بۆ هیچ کەسێک لە سەری باس زەرەر ئەکەین ئەگەر شوێن ڕەوشتەکانی ئەو کەوین؟ نەخێر هەرگیز بەڵکو سەرفەرازی و سەرکەوتنیشە. ڕەوشتەکانی محەممەد پێویستە هەموو کەسێک هەموو تاکێکە موسڵمان بێ ئەو ڕەوشتانە ئەو ڕەوشتانە لە خۆیان جێبەجێ بکە بڕاستی ڕەوشتەکانی زۆر جوانن شایانە هەموو کەسێک کە ئەو ڕەوشتانە ئەنجام باتەوە. محەممەد لای تۆ چی ئەگەێنێ؟ محەممەد یەکێکە لە واتە پێناسە ناکرێت لە لای من شتێکی زۆر گەورەی بەڕاستی. هەچ کاتێ شوێن ڕەوشتی محەممەد کەوت بێتی یەکێ لە ڕۆژەکانی ئەوە جێبەجێ کردبێ هەستە بە چی کردووە؟ بەڕاستی ئەگەر یەکێ ئەو ڕۆژتانی ئەو جێبەجێ بکە ئەزانێت کە چۆن زۆر گەورەیە لەم ژیانە ئەگەر ئەو ڕۆژتانی ئەو دیسانەوە ئەنجام باتەوە. ئەی محەممەد خۆشەویستم تاجی سرم بەڵێ نەدەم هەتا دەمرم تۆ بکەمە مامۆستا و ڕابەرم. ئەو بۆیە لەو دنیا هەر هاوارە کاڵێ ئومەتی ئەو بۆ فریایمەکەین بۆیمە دوای سونەتەکانی دەکەین. هەزارەها پرۆفیسۆر هەزارەها خوێنەواری عالەمی کە ئەسڵ هەر باوەڕشی بەخوا نەبووە بێسە بڕۆسە ئەو ڕێبازە کارە پێغەمبەر ئەوەندە خۆشەویستی خوای ئەوەندە گەورەیەگەی ئێمە ڕێبازەکەی ئەو بەر نەدەین بەخوا تووشی هیچ شتێک نابین. بۆچی لە سەری ساڵە سلێمانی ڕووناکە بێ ئەی بۆچی لەم شەوە ڕووناک نابێ بۆچی لەم شەوە مزگەوت ناکرێتەوە هەتا بەیانی. يا ختام المرسلين يا حبيبي يا محمد. پیرۆزبایی لە تەواوی مسلمانانی سەرڕووی زەوی ئەەکەم بە هاتنەوەی یادی لەدایکبوونی خۆشەویست و پێشەوا و سەروەرمان حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم و بە تایبەتیش پیرۆزبایی ئاڕاستەی گەلی کورد نەوەی سەلاحەدینی ئەیوبی و نەوەکانی سڵتان مزەفەر ئەەکەم. سپاس بەخوا ئەم ساڵش کە ئەبینین مسلمانان بە جۆش و خۆشێکی زۆرەوە وەک چاوتان لێتی ئەم یادا پرشکۆیە استقبالەکەن و داواکانم خوای گەورە ئەم مناسەبە پیرۆزەمان بۆ بکاتە مایەی خۆشی و فەرەحی و خۆشگوزەرانی بۆ ئەم خەڵکە و کۆتایی ناڕەحەتی و بێتاقەتی و ئازار و مشکیلە و فیتنەکان بێکە لەناو وڵاتانی ئیسلامیە سەری هەڵداوە. بەڕێزان یادی لەدایکبوونی پێغەمەر ئێمە ئەبێت لەوە تێبگەین تەنها بوو ئەوە نییە کە نوقلێک جکلێتێک شیرینێ ببەخشینەوە. ئەمە شێوازێکی دەربڕینی خۆشەویستیە بۆ پێغەمەری خواکەتەوە شیرینیەک ئەدێتە دەست برایەکی مسلمانت یعنی دەربڕینی خۆشەویستی تۆی بۆ ئەو پێغەمەرە صلی الله عليه وسلم بە شێوازێکی جوان. بەڵام لە واقعە یادی لەدایکبوونی پێغەمەر بریتیە لەوەی کەوا بزانین پێغەمەری خوا صلی الله عليه وسلم
چی هێناوە بۆ ئێمە ئەوە لە خۆمانە تەطبیقکەین. خوای تبارك وتعالى لحقي بيغمرها فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي بيغمري خوشويس إما كتوما ناردو بو خلقي تاببيت هوي خوش گزاراني و خوش بختي بو همو جيهان نفرمي للمسلمين أفرمي للعالمين ببيت ماي خوشي و سعادة و رحمة بو هرچي وعلم سر زويا مسلمان وغير مسلمان. یادی لە دایکبوونی پێغەمبەر یعنی ئەم ئەخلاقانەی پێغەمبەر لە خۆمانە زیندووکەینەوە. ئەمە یادی حەقیقی لە دایکبوونەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەمەش کە ئەکرێ سپاس بۆ خوای گەورە دەربڕینێکی جوان لە بۆ خۆشەویستی و دەربڕینی خۆشەویستیەکی زۆر جوانە لە بۆ حەزرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. من دەستخۆشی لەم مسلمانە خۆشەویستانە ئەکەم کە هەموو ساڵە بەم جۆش و خۆشەوە ئاوا ئەم مناسبە پیرۆزە ئیستیقبالەکەن. داواشەکەم کەوا مسلمانان هەموو ساڵێ ئەوە ئەم یادە بەرز ڕاگرن و گەورەی ڕاگرن. ئێرە مزگەوتی گەورەی شاری سلێمانیە مزگەوتی حاجی کاک ئەحمەدی شێخە ئەوە تا ئەمڕۆ مسلمانان پۆل دێنە ژوورەوە بۆ ئەم یادە پیرۆزە بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەبێت. مسلمانان بە خۆشحاڵیەوە بە ژن و بە پیا و بە گەنج و بە پیر بە منداڵ و بە گەورە خۆشحاڵی خۆیان دەرەبڕن لەوەی کە محەممەد درودی خوای لەبێت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ دەلەدایک بووە. ئەتوانین بڵین لە کوردستانە خۆشبەختانە خەڵکی تا ڕادەیەکی زۆر پابندە بە دینی ئیسلامەوە پامەدە بە سونەتەکانی پێغەمبەر درودی خوای لەبێت. بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ئێمە شۆن سونەتەکانی محەممەد کەبین ئەوە قەت زەرەر ناکەین. خۆ ئەگەر بێت و ڕەوشتەکانی محەممەد لە خۆمان جێبەجەکەین بە دڵنیایەوە زوڵم و ستەمبوونی نامێنێت. دادگەری سەراپای ژەمان دادەپۆشێت. دەبێت هەمومان محەممەد کەینە پێشەوا و مامۆستامان ئەو کاتە دەتوانین بڵێن چێژی ژیان دەبینین. چکۆ محەممەد ئەگەر سیرەی ژیانی بخوێنیتەوە بە دڵنیاوە لەم سەر بۆ ئەو سەری ژیانی هەڵەیەکی تیا بەدی ناکەی کە شایانی باسکردرمێت کارێکی وای نەکردووە کە جێگەی ڕەخنەی خەڵک بێت. بۆیە هەمیشە محەممەد بە ڕەوشتەکانی ئەتوانین بڵین وای کردووە کە جێگەی خۆی بکات و لە دڵی مسلماناندا چ لە سەردەمی خۆیدا چ لە سەردەمی دوای خۆیدا. هەروەکو عایشەش خێزانی ڕەحمەتی خوای لەبارەوە دەفەرمێت کانە خولوق القورئان واتە محەممەد سەراپای ڕەفتارەکانی قورئانی جێبەجێ کردووە. ئێمە هیوادارین هەمومان چاو لە محەممەد کەین بۆ ڕێکردنی ژیانمان. ئێمە هیوادارین محەممەد کەینە پێشەوامان مامۆستامان بۆی کە دادگەری بۆ ئەوەی خۆشگوزەرانی لە نێو کۆمەلگادا بەردەستە بێت بۆی زوڵم و ستەم نادادگەری بۆی دەسەڵاتداران بەخۆیان بچنەوە بۆی کە سیستەمێکی فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستانە لەسەر ڕەوشتەکانی محەممەد جێبەجێ بکرێت. چونکم ئەگەر لە هەرێمی کوردستانە بەرنامەی محەممەد جێبەجێ بکرێت بە دڵنیاوە خەڵک ژیانی خۆش دەبێت و حاڵی بەم ڕۆژانە دەگەشت. ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین مسلمانان چیمان پێ دەڵێن سەبارەت بە شوێنکەوتنی ڕەوشتەکانی محەممەد و سەبارەت بەوەی کە چۆن بتوانین بیکەینەوە مەسا پێشەوەی خۆمان لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین. چۆن بتوانین ڕەوشتەکانی پێغەمبەر درودی خوای لە خۆمانە جێبەجێ بکەین. وەڵاهی جێبەجێکەی ئەوەیە کە بەڕاستی ڕووگۆ بین و صادق بین. وصادق الأمين بين صادق الأمين بي طبعا مو يكم كسك صادق الأمين وإن شاء الله إيمش متابعي أوي بين بإذن إخوة. أجر شون روشتكاني أو بكون بيجوا مصدر الكين. زور مزبوطة بيت. أنا والله أجر شني كرده وكاني وروشتكاني أو كين أو يتر إيمان من بقوة أبيته خو عفو ما نكله مو جناح كان من. محمد لا يتوشي أجاني. والله أجاني كبليكي زور برزي هلا إيمه. بليكي نازم وصف ناكريه تا بتواني وصف ناكري أم وصف كهمومان روشوني أو بقرين رجع أو بقرين دنيا بس ركوتوا بين لها مشتكى وايا أجر هالمسلمان الإيمة هج مروفيك الإيمة أو رجع بقرين دنيا بولاته كش ما سركوتوا به خواجانج لجناح شمانة خوشة به أو كسيكي جوري محمد كسيكي زوزو جوري لا إيمة محمد لا يتوشي أجاني لا من ناوكشي خوشة ناويكي زوزو خوشة أو فيري هم مشتكي كردين فيري روشتي كردين فيري كردين كشون مسلمانيتي شونا فيري هم ديني إيماني كردين فيري نيوجي روجي كردين هالبد لم رجع قبلين قران كاريتي جورة زور رؤيا أو قرسني سعودي أبكي كشون مسلمان كام كين براسي شوريك زور جورة أبي بومان أقوره جيان أقوره مروفا كانش أقورن رازقوي أمينة أجر هم من رازقو بيننا وياك حتما أوشتكي زور باشبه وايا قران كاريتي جورة لجياني هم كسر رؤيا بۆ خۆشبەختیکردنی ژیانمان پێویستمان بەجێبەجەکردنی ڕەوشتەکانی محەممەدە. حتما ئەبێ پێویستمان پێێتی بەڵام من ئەوە گلەیەکم بەڕاستی هەیە لە زۆر شتا گلەیم هەیە یەکیان ئەوەیە کە لە
حکومەتەکەی ئێمە ئەمێ ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گەورە بێ بەڵام هەستەکەم هیچ کەم کوڕیتایە لە زۆر شتەکەم و کوڕیتایە بڕۆ سێری بەغاکە من دوێنێ شەوی قەنات سەری قەناتی بەغام کرد زۆر جیاواز بوو بەڕاستی مسلمانەکان زۆر جیاواز بوو دوێنێ لە خەڵکمان پرسی ئەموو یادی چییە نانەزانی یادی چییە بیریان چ بوو بۆچی ئێمە ڕۆژێکی وایە بیرمان بچێ بۆچی لە سەری ساڵە سلێمانی ڕووناکە بێ ئەی بۆچی لەم شەوەیە ڕووناک نابێ بۆچی لەم شەوەیە مزگەوت ناکرێتەوە هەتا بەیانی وایە ئەمڕۆ ڕۆژێکی مبارەکە ئەبێ هەمومان جێژ بکەین ئەبێ ئێوارە هەموو مسلمانێک چێژ لێنێ چۆن جێژنی قوربان هەمووی چێژ لێنێ هەمووی هەڵەستێت و پیرۆزبایی لێکترێکە با یەکێکمان هەمومان پیرۆزبای لێ بکەین لەم ڕۆژە مبارەکە پیرۆزەدا کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرە لە 12 ڕەبیع الأول هەموو ساڵێک ئێمە وەکو ساداتی بەرزنجە و وەکو مزگەوتی گەورە بەدەنەوەی خاڵە شێخ سالار ئەم یادە ئەکەین بەرز ڕاگرین بەڵام هەموو ساڵێک لێمە لە یادی یەکی مەحرەمە کردومانە ئەمڕۆ 12 یادی مەحرەمە لە شارەکانی کوردستان هەموو بە خۆش جۆش و خۆشەوە وەکو هەستێکی مسلمانەتی یادی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرز ڕادەگرن ئەم یادەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە یادی لەدایکبوونێتی وەکو عشقێک و وەکو شەیدایەک بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم یادە ئەکەن لە کوردستان و لە عێراق ها یاد گرنگ نییە چۆن بتوانین ڕەوشتەکانی لە خۆمان جێبەجێ بکەین ڕەوشتەکانی ئەبێ هەر لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم لە حکوومەتەوە هەم لە دەسەڵاتدارانی حیزبەوە هەم لە دادگاوە هەم لە هەموویەوە دەبێت سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێبەجێکە لە خۆیان تەطبیقکە هەمومان ئێمە لە خوا زەمان مسلمانین میلەتی کورد مسلمانە هەر لە سەردەمی شێخ عەبدولسەلام بارزانی و شێخ محمودی حەفید و قازی محەممەد و مەلامەسای بارزانی و ڕەحمەتیان لێبێ و هەموو مامۆسای زانانی ئاینی و هەمووی میلەتی کورد مسلمان بووە بەڵام ئەمڕۆ کە حکوومەتێکەیە ئێمە عەرزەکەم لەناو خۆمان یەکگرتوو بین لەناو خۆمان یەکگرتوو بین یارمەتی یەک دەبین حیزبەکان یەکگرتوو بن چۆن بتوانین ڕەوشتەکانی محەممەد لە خۆمان جێبەجێ بکەین وڵی نوێژ ڕۆژ و کردەوە کردیاری چاکە و جوان زەکات سەرفترا حەج خەڵک و دراوسێ و کەس و کار هەمووی لە خۆمان ڕازیکەین جا داواکەم خوای گەورە لەبەر خاتری پێغەمبەر ئەم ڕۆژە مبارەکە پێغەمبەر تکامان بکە لەبەر دیوانی خوا ئایەکی بە ڕەحمەت کە بەمەل ئەم ئاگرا و ئاشتەوای ئاسایش خاتە ناو میلەتی کوردەوە و ئەوەت کرد ئەگەر لە هەرێمی کوردستانە لە سیستەمی حکومڕانیدا خەڵکەکە خۆی بەرنامەکانی محەممەد جێبەجێکە پێ دوایە ئەم زۆڵ مستەمەکە ئێستا هەیە بمێنێ پێ دوایە خەڵک ژیانی ناخۆش بێت وەکو ئێستا نەخێر پێم وایە ئەگەر پەیڕەوی محەممەد صلی الله علیه و سلم جێبەجێکەین و بە قسەی گەورە و پێشوازمان محەممەدکەین صلی الله علیه و سلم ئیشەڵڵا دنیامان بۆ چاکەوێ و ئەمن و ئاسایشەکەەوە بەرقەرارە بێت ئێمە بەردەوام توانین بەڵێنمان بدەین بە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کە هەڵەسی لە خەوبیانی نوێژی بیانی و نیوەڕۆ و پێنج فەرزەکەتە ئەتوانین لە پاڵ خوێن فەرزەکە دوو ڕکاتی سنەت بکەیت ئەتوانین لە ڕێوبانە کەسێ بدوینی بەکاری بێ ئەتوانین دوو قسەی خۆش بکەیت ئەتوانین سەڵاو لە یەکێ بکەیت ئەمانە کشتی سنەتە و کردەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم و کردەوەی باشە وڵی تر ئەوە دڵۆزانێ لەناخۆ هەموو کەسە دڵی خۆی لای خوای گەورە ئاگای لە ئاداکانێتی چییە بێکی نابێ ئەوە تێما بێت لە ڕەفتارەکانمانە ڕەفتاری محەممەدی بنوێنین بەڵێ قوربان بە حەقەت ئەگەر وابین زەرەر ناکەین شتێکی جوانەکەین یاسای ئیسلام درودی خوای گەورە لە پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم ئەگەر ئێمە ئەوە بەجێبێنین تووشی هیچ هەڵەیەک نامێن قوربان داواکارین لە خەڵک لەو جیلە تازە لەوانەی کە عەقلیان هەیە بگەڕنەوە لای خوای گەورە تووشی هەڵە نامێن قوربان چۆن بتوانین یاخود چۆن بەڵێن تازە ئەەکەیتەوە کە شوێنکەوتوو ڕەوشتەکانی ئەو بێت وەڵی ترەوە بە سەڵاواتدان دایم انشاءالله ئەبێت دەمە بە سەڵاواتەوە بێ سەڵاوات لەسەر دیاری پێغەمبەر ژیان صلی الله علیه و سلم ئینسان انشاءالله ئیتر سەرکەوتوو سەرفرازە بێت ئەگەر شوێن بەرنامەکانی ئەو بکەوین چیمان بەسەر دێ ژیانمان چی لێ دێ وەڵی ئەگەر شوێن بەرنامەکانی ئەوام بکەین بەڕاستی هەمومان دڵمان ئاسوودا بێ ڕۆحمان شیرینە بێ ڕەحمان بۆ یەک ئەچێت یعنی من کابرایەکم ساق تەکسی لێرم گەنجێک هاتووە ڕۆژە ئەوی ئیجازەکەم بەرێکاکە 30,000 غەرامە بۆکەم ئێمە تایوەرە ئیشەکەین 10,000 ماگە دەستکەوێت ئەگەر دینەکە بەسەر ژانمانە زاڵ بێت ڕەحم و بەزەی هەبێت دڵمانە بێزەمیرێکی وە ناکەین بەڵێ لە ڕۆژێک و ئەمڕۆدا چۆن بەڵێنی خۆ دووپاتەکەیتەوە بۆ محەممەد دوردی خوای لەبێ کە شۆ ڕەوشتەکانی بکەوی بڕواکە پێشەوەی جەنابتان بێن ئێستا ئالیۆ سێریەکەم کرد بزانم ئەو دەفلیان و قەرەباڵخی خۆزگە شوێنەکە وایە سیانم دانایە بچوومە بەشداری ئەو زکرم کردایە بۆ زۆر حەزیشم لێتی ئینشەڵڵا ئەشتم
وڵی ئیتر بەڵێن ئەوەیە کە تۆ لانەی ئیتر بەڵێنی چی دووپات دەکەیتەوە ئەگەر لاداوە ئەوە بێدیسانەوە بچیتەوە سەر ڕێسکەیە بە هەر شێوەیە بێ لە شێوەکان بچیتەوە سەر ڕێگە ئەگەر لایشن ناوە ئەوە هەمیشە هەر بەڵێن تازێ لەسەر ڕێبازە ئیشەڵا بەس شکیتیانە لەم ڕۆژەیە چۆن بەڵێنی خۆ دووپات دەکەیتەوە بۆی کە لەسەر سونەتەکانی ئەو بەردەوام بێ من ئەڵێم ڕای پێغەمەری خوا ڕۆحم بە قوربانت بێ هەتا ماوم لەسەر ڕێبازەکەی تۆ بەردەوامە بووم درێژەشی پێیەم بۆ نەوەکانی دوای خۆشم ئەگەرین نەبێ ئەی محەممەد خۆشەویستم تاجی سرم بەڵێ نەدەم هەتا دەمرم تۆ بکەمە مامۆستا و ڕابەرم ئەو بۆیە لەو دنیا هەر هاوارە کاڵێ ئومەتی ئەو بۆ فرایمەکەین بۆیمە دوای سونەتەکانی نەکەین هەزارەها پرۆفیسۆر هەزارەها خوێنەواری عالەمی کە ئەسڵ هەر باڕشی بەخوا نەبووە بێسەر ڕێسا و ڕێبازە کارەکە پێغەمبەر ئەوەندە خۆشەویستی خوای ئەوەندە گەورەیەگەیمە ڕێبازەکەی ئەو بەرنەدەین بەخوا تووشی هیچ شتێک نابین بۆچی لە سەری ساڵە سلێمانی ڕووناکە بێ ئەی بۆچی لەم شەوەیە ڕووناک نابێ بۆچی لەم شەوەیە مزگەوت ناکرێتەوە هەتا بەیانی بالخير دينا يا ختام المرسلين يا حبيبي يا محمد چۆن بەڵێنەکانی خۆ دووپات دەکەیتەوە بۆ محەممەد بۆی لەسەر فەرمانەکانی جوان بە هەموو شێوەیەکی جوان بە هەموو توانامەوە لە خزمەتیان بە قوربانی بم بە قوربانی ڕێبازەکەشی بم بە قوربانی کردەوەکانی بم وەکو گەنجێک لە مانگێکی ئەوەدا کە لەدایک بۆ محەممەد درودی خوای لەبێت چۆن بەڵێنەکانی خۆ دووپات دەکەیتەوەی کە لەسەر ڕۆژتەکانی و بەردەوام بێ بەڵێنی لێدەوە پێغەمبەر خۆشەویستەکەم ئەی پێغەمبەری حەد دنیا و قیامەتە لەسەر ڕێبازی تۆ مێنمەوە شانازیت پێوەکەم شانازی بە خۆمەوەکەم کە لەنەوەی ئەو هینە بوومە کە تۆ هاتوویتە پەیام و بەگەیاندووە بەڵێنەدەم بە دڵ و بە ژیان و بە ڕۆح لەسەر ڕێبازەکەت بەردەوامە محەبەتە بتوانم نابێت بەڵێنێم ئیشەڵا هەر لەسەر ئەم دینەیە مێنمەوە ئەگەر کارێکم نەکردبێ وەدەم ئەو کارە ئەنجام دەم و زۆر بە باشتر بۆی و داواش لە کەناڵەکانی ڕاگەاندنەکەم جەنابتان و باقی کەناڵەکانی تر ئەم مانگی ڕەبیعی نەبەویە بکەنە مانگی تازەکردنەوەی بەیعەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەخلاق و ئاکار و صفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خەڵکی بەیانکەن لەم مانگەیە و هیوام وایە کە ئینشاءالله مانگی ئاشبوونەوەی دڵەکان بێت و مانگی تازەکردنەوەی بەیعەت بێ لە بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دووبارە دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ و سەرکەوتوو بێ وەڵڵاهی چۆن وەسفی کەم و چۆن باسی کەم زۆر زۆرە وەسف ناکرێت نازانم چۆن بەڵێن بم کە چی پێ بڵێم چی بۆ بکەم لەم ڕۆژەدا چۆن بەڵێنی خۆ دووپات دەکەیتەوە بۆ محەممەد کە لەسەر سونەتەکانی و بەردەوام بێ واللهی بەڵێنی خۆم نەک جارێ هەزاران جار دووپات دەکەمەوە لەسەر ڕێ و پێشوازمان پێغەمبەر صلی الله علیه وسلم لا نەدەین بە هیچ شێوازێ و داواش دەکەم لە محەممەد مستەفا صلی الله علیه وسلم تکامان بۆ بکات لە بەردیوانی خوای گەورە لەم ناڕەحەتی و تەنگانەی ڕزگارمان کات زۆر سپاسی ئێوەکەم داواشتا لە ئێوەکەم لە کەناڵەکەی بەڕێستانەوە داوامان بۆ بکەن ئیشەڵڵا ئەم لێبورد نەگەشتێ سەرتاسەری هەموو سزنەکانمان بۆ بگرێتەوە ئیشەڵڵا محەممەد ئەو زاتە گەورەیە کە خوا گەورە لەبارەی دەفەرمێت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین واتە تۆمان ناردووە بۆ ئەوەی ڕەحمەت بیت بۆ هەموو جیهان بۆیە محەممەد پێشەوامان درودی خوای لەبێت ئەو مرۆڤە گەورەیە ئەو مرۆڤە مەزنەیە کە ئەتوانین بڵین ئەگەر شوێن ڕەوشتەکانی بکەوین بە دڵنیاییەوە زەرەر ناکەین قازانج دەکەین ئەگەر سیستەمی حکمڕانی لە هەرێمی کوردستانە لەسەر بەرنامەکانی محەممەد بڕۆشتایە بەڕێوە نەخەڵک ئاوا برسی ئەبوو نەخەڵک بێنەوتە بوو نەخەڵک بێکارەبا دەبوو نەخەڵک بێ ئاو دەبوو نەخەڵک بەیانە هەڵەسا بە ئاوی سۆڵات دەستنۆش بگرێت نەخەڵک ئەچوو لە بەردەم بەنزینخانەکانە چاوەڕوانی جلیکانەی نەوت بکات و بێکرێت بە پارەیەکی زۆر ئەگە بەرنامەکانی محەممەد لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت لە سیستەمی حکمڕانیدا ئەوە دادگەری سەرا پەیژامان دەگرێتەوە ئەگە بەرنامەکانی محەممەد جێبەجێکەین بە دڵنیاییەوە هیچ زۆڵم و هیچ نادادیەک لە کوردستانە بوونی نامێنێت ئەگەر محەممەد بەرنامەکانی جێبەجێ بکەین لە ژیانماندا بە دڵنیاییەوە کەس دەنگ لە کەسدا نابڕێت و کەس هیچ کەسێک دژایەتی ئەوی تر ناکات و هیچ کەسێک نابێتە هۆکارێک بۆی کە
دڵی یەکتری زیر بکات بۆیە هیوادارین محەممەد بکەینە بەرنامە محەممەد بکەینە پێشاومان محەممەد بکەینە سەرمان درودی خوای لێبێت بەرنمەکانی جێبەجێکەین لەمان یەکێکو ئەم مانگە دەکە محەممەد لەدایک بووە بە هەمومان بەڵێن دووپات بکەینەوە کە لەسەر بەرنامە و پەیڕەوەکانی ئەو بەردەوام بین کە لەسەر ڕەوشتەکانی ئەو بەردەوام بین بۆ ئەوەی ژیانمان لە ژیانێکی ناخۆشەوە بەرەو ژیانێکی باش بڕوات ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هەزاران درود و سڵاو لە گیانی محەممەد بە درودی خوای لێبێت بە هەمیشە هەمومان سڵاوت بدەین لە دیاری محەممەد درودی خوای لێبێت تا ئەویش لە قیامەتدا ئینشاءالله شەفاعەتمان بۆ بکات پەیامیەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت